ڕۆژی ڕابردووە وادەیە کۆتایی هات کە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بۆ تۆمارکردنی هاوپەیمانێتی بۆ هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەران دیاری کرد. نووری مالیکی جێگری سەرکۆماری عێراق جارێکی دیکە خاوەنداریەتی هاوپەیمانی دەوڵەتی یاسایی کردەوە و وەک دەردەکەوێت بۆ ئەم هەڵبژاردنە پێکهێنەرەکانی هاوپەیمانێتیەکە لاواز دێنە بەرچاو و هیچ کام لە کوتلەی مستەقیلون و فەزیلە و بەدر و ئیسلاحی تێدا نییە. ئەوەی سەرنجی چاودێرانی دۆخی عێراقی ڕاکێشاوە دۆخی حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و یەکێک لە سەرکردە دیارەکانی حیزبی داعوەی ئیسلامیە کە لەگەڵ نووری مالیکی لەو حیزبەدا هاوبەشن، بەڵام عەبادی ئامادە نییە بچێتەوە نێو هاوپەیمانی دەوڵەتی یاساوە و دەیەوێت لە ڕێگەی پێکهێنانی هاوپەیمانێتیەک لە ژێرناوی نەسر بەرهەمی سەرکەوتنەکانی بەسەر داعشدا بچنێتەوە. مالیکیش ناوی پارتەکەی خستووەتە نێو هاوپەیمانێتەکەی خۆیەوە. ئەمەش ڕێگەی لە عەبادی گرتووە ناوی حزبی داعوا بۆ پێکهێنانی هاوپەیمانێتی نەسر بەکاربێنێ. بۆیە عەبادی چاوەڕێی گۆڕانکاریە لە یاسای هەڵبژاردندا تا بتوانێت حزبی داعوا کە پاڵپشتێکی بەهێزی کەسایەتیەتی لە دوو هاوپەیمانێتیدا بەکاربهێنێ، ئەگەرنا ناچار دەبێت لەو حزبە بێتە دەرەوە و هاوپەیمانێتیان نوێیەکەی بە فەرمی ڕابگەێنێ. جگا لە دەوڵەتی یاسای مالیکی و نەسری عەبادی عەسایبی ئەهلی حەق و کەتیبەکانی حیزبوڵڵا و بەدر و ئەنجومەنی باڵای ئیسلامی هاوپەیمانی فەتح الموبینیان بە سەرۆکایەتی هادی عامری پێکهێناوە و لەگەڵ عەبادی لە گفتوگۆدان و بەنیازن ئەو دوو هاوپەیمانێتیە تێکەڵ بکەن، بەڵام هێشتا زانیاریەکان لەو ڕۆوە دڵنیاکەرەوە نین. لە سەرئاستی سونە و هێزە لیبراڵەکان هاوشێوەی هێزە شیعیەکان دوو هاوپەیمانێتی هەیە. یەکەمیان سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لەگەڵ ئایاد عەلاوی جێگری سەرکۆمار و ساڵح موتڵەق جێگری پێشووی سەرۆکوەزیران هاوپەیمانێتیەکیان پێکهێناوە. لەلایەکی دیکەوە ئوسامە نوجێفی جێگری سەرکۆمار لەگەڵ خەمیس خەنجەر گەورە بازرگان و سەرۆکی پڕۆژەی عەرەبی و ئەسیل نوجێفی پارێزگاری پێشووی نینەوە و ڕافع عیساوی وەزیری پێشووتری دارایی بە هاوپەیمانێتیەک بەشداری دەکەن. لە سەراستی کوردیش لە دوایین ڕۆژی وادەی پێکهێنانی هاوپەیمانێتی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری هاوپەیمانێتیەکیان لە ژێرناوی نیشتیمان بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان پێکهێنا. زانیاریش هەیە چەتی و پارتی لەگەڵ چەند پارتێکی دیکەی کوردی هاوپەیمانێتیەکیان لە ژێرناوی کەرکووک ئایندەیە پێشکەش بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کردبێ، بەڵام ئەم هەواڵەش هێشتا دڵنیایی نییە. بەدەر لەم هاوپەیمانێتیانە ئەوەی دەمێنێتەوە لە نێوەندی پارت و گروپە شیعی و سونی و کوردەکاندا کە هاوپەیمانێتیان پێک نەهێناوە یان نەچوونەتە نێو هیچ هاوپەیمانێتیەکەوە، بەتەنها وەک خەوارەیشی سیاسی بەشداری پرۆسەکە دەکەن.